لەو پەڕی ناومێدیە ویستمە واز لە مەکتەب بێنم نیان هێشتووە لەو پەڕی ویستمە شتێ لەبەرکەم بۆم لەبەر نەکراوە لەویا دەستم کردو بە مطالعەکردن بەبێ ئەوەی بێتاقەت بم دەیان مجەڵەدم خوێندوێتەوە اینجا نەگەشتم بەوەی کە تۆ لە هەفتەی یەکەمە فێرکراوی لای ئێمە باشە من ئامادە بووم 10 ساڵ مطالعەی بکەم یعنی حسێب کە بەڕێزان لە 2006 بڵێم 96 97 98 99 2000 2001 2002 ئەمە چەند ئەمە 7 ساڵ من 7 ساڵ زیاتر 2000 باش بیرمە 2003 4 چەند ساڵ 9 ساڵ 2005 یعنی بە 10 ساڵ گەشتوم بە مطالعەکردنی زۆر بە تاقیکردنەوەی زۆر بە 10 ساڵ گەشتوم بەوەی تەلەبەیەک لای ئێمە بە 5 هەفتە بە 6 هەفتە پێیەکە ئێچکە پێش من کەس نەبووە ئازیزان تۆ بیری لێکەرەوە من لە کوردستان کە دەستم کردەوە بە مەوزوعە کەس نەبووە نە دەورە هەبووە نە کتێبێک هەبووە بە کوردی نە مامۆستایەک هەبووە نە کەسێکی شارەزا هەبووە ئەزانی چی کتێب مخێندەوە خەڵک پێوتمە تۆ بەتاڵی خەریکی چیت یەک نەفەر نەبووە بڵێ ئینسان ئەتوانێ مێشکی بگۆڕێ یەک نەفەر ئازیزان یعنی زمانێ من دەستم پێ کردووە 10 ساڵ هەوڵم ماوە لە ماوەی ئەو 10 ساڵە بەس ساردکردنەوە هەبووە ئەوە خەریکی چیتەوە چۆن تااقەت هەیە کورە دەروونزانی چییە ئینسان شێتە بێ ئیسفادەی چییە کورە شانسە هەبوو لە دایک بووی بە زیرەکی ئەم قسانە 10 ساڵ بیری لێکەرەوە لە 96 تا 2006 لە 2008 گەشتم بە نەتیجەیەک ئیتر بەڕاستی دڵم پێی خۆش ئازیزانم بەردەوام بن بێتاقەت مەبە تۆ ئەمە عیلمێ نییە بڵێ وەڵام من 10 هەفتە هەوڵەیەم عیلمێک فێرە بم ئەمە تۆ توانای خۆت زیاکەی کە توانات زیاو بۆ هەموو شتێک ئاسانە بێت ئینشاءالله ئێمە بەردەوامین لەگەڵتان بەڵام گرنگە تۆ بەردەوامیت تەمرینێک خەڵک 3 جارێکە ئەگا بە شتێ قەیچێکا تۆ 10 جار بیکە چەند خۆشە ئەو ڕۆژەی تۆ زمانێکی تازە بەباشی فێرەبی چەند خۆشە ئەو ڕۆژەی تۆ دەیان کتێبت خوێندوێتەوە چەند خۆشە ئەو ڕۆژەی تۆ لە بوارێکا زۆر زۆر شارەزای چەند خۆشە ئەو ڕۆژەی تۆ ئیتر وەکو جاران نیت کەم سەعیەکەی دەرەجەکانیشە بەرزترە لەبەرەوە هەوڵی بۆ بن ئەوەی ئێوە بەدەستی هێنن لە ماوەی 2 ساڵی 2 مانگی ئایندا خەڵک بە 2 ساڵ بەدەستی ناهێنێت ئەوەی تۆ بە 10 هەفتە فێریەبی من بە 10 ساڵ بەدەستم نەهێناوە هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ